ئەوەم کردەوە چییە؟ نقابة الأطباء فرع أربيل رقم التسجيل كاتي كدرتشويم و هاتيمە لێرە ئیشێ بکەم کە ئەمن هەر لە بەغدایە گەورە بوویمە لە کۆ لەدایک بوویمە لە 11 ساڵی و چوویمە بەغدایە لەوێ تەسجیلم کردیە تەمەشای ئەو وەرقە لە ناو ئێرە بوو تاریخەکەی تەسجیل لە بەغدایە 25/7/67 یعنی تا ئێستا ئەم لەو کاتیەوە دکتۆرم. ئەی ماشەڵڵا یاخۆ تەمەند درێژ بی دکتۆرەگیان دووبارە کاتیمە هەولێرەیە لە نقابەی ئەطیبای هەولێرەش تەسجیلم کردیە ڕقەمەکەی خۆم هەر ئەو ڕقەمەیە کە لە عێراق دەرچۆیم 2768 یعنی پێشی من لە عێراق بەس 2768 دکتۆر هەبووە لە هەموو عێراق. ڕاستە ئێستا بەس لە هەولێرە ڕەنگە 10,000 دکتۆری لێبی باشە فەرقی زۆرە. ئەوجا لێرە تەسجیلم کردیتەوە 25/3/92 دووبارەم کردەوە 40 دینارم داهە ئەو کاتی 40 دینار نقابەی ئەطیبا دەکات چەندی ئێرە جوانە بەڕاستیانی یادگاریەکی جوانی بەبیرتۆ هێناوە ئەوەی هیناوە بەردەم کە ئەمن لە 25/7/67 بوومەتە دکتۆر و لە نقابەی بەغدایە تەسجیل بوومە کە لەوێش هەرخرایە دوایە دەتان تەماشاکەن سوپاس بەناو ئەو وێنانەدا زۆرم لەکن مهم بۆ دیارە لێ ئەوە لێرم داناجیێ ئەگەر ئەوە نەبە ئەو بەسەتفە ئەوم هاتێ بەردەستی ئەو کتێب ئیساری 92 لێرم دانایە باشە ئەمن شخصەکەم لە منداریەوە عادەتم لە بتپەنایەن هەیە یعنی شتم حەز لێ و هەریگرم لە ناو تایبەتی نەفەوتێنی ئەو عاتم بە بابم بەڕاستی مامۆستا ئەوە شتێکی زۆر جوانە ئەو عادەتەن بە بابم دەچی ئێستا بابم ئەوڕاقی هەیە ئیساڵەکانی 60 ئیتجاری هەمووی لە کۆیەک معنی ماڕەکی تەواوە لە تەماین مۆزەخانە تەواوی لێ بکەین پرسیارەکانتم لێ بکە ویستم ینی وابزانم وەڵامی و پرسیارم بە تەواوی وەرنەگرت لە ئێستا دکتۆرە ڕۆژانە بەسی ئەوجا ئاخرەوە زۆرە تو برێ لەو کاتێ تا ئێستا دەکات لەو کاتیەوە دەکرێت بڵێم ئێستا ڕۆژانە بەسی 57 سارە ئەمن دکتۆریم کردی قەت وازم لە دکتۆری نەینا لە هیچ وڵاتەکی دیکەبی بە منداریش نەک هەر خەریکی خوۆن نێبوویمە خەریکی دوورمانی بوومە خەریکی نەخشێ بوویمە خەریکی حیاکەی بوویمە یعنی ئەو نەو عەبلۆزەی ئەمن حیاکەم کردیە لۆ براکانم هیچ کەس نەیزانی ئەوە لە بازاڕان نەبووە زانی ئەوە فەڕەنسیە ئیتالیا حەزم لێ بووە ینی جار و بار کتێبەکەم کردیتەوە کتێبە دەخۆنم وەرز دەبم ئەو کەم لەوێ حیاکەکە دەیکەم ئەو شتانم دوورمانم ڕەنگ بێ دکتۆرە گیانڕنگ بێ زۆر کەس ئەوە نەزانێ مەسەلەن دکتۆرە ببینە بێ بەس خەریکی دکتۆراتی و نەخۆشیە دیوی دووەمی ژیانی بەڕێستان زۆر جارگۆچیتم ئەگەر دیزاینەرم ئەگەر لە خۆم دیزاینەرم تەواو کردبە لە خۆم لە دیزایانی خۆم لە منداریەوە بەردەوام خەریکی دیزاین بام زۆر باشە دکتۆر لێرە دەتانمەوە پرسیارە بکەم ئەگەر دکتۆریت هەڵ نەبژاردبایە چ کارێکی دیکە دەکرێت یعنی دیزاینم دادەنا تەکیدم لەوەی دەبێ باشترین دیزاینە زۆر شتم هەیە کە خیاکەم کردیە کە درویتم لێرە هەیە ئێستایان بەس ڕسمەکانی هەیە ئەوەی دەیبینن ئەو جلکە خۆم دیزاینی خۆمە درویتم یعنی زۆر کەسیش خوشکم ئەوە خۆم بەعزەشتی دێە یعنی لەوتە بوویمە دکتۆر درمان نەکردی ئەوەیە بەس بە منداری کردیتم و دائیمە گچکە بوویمە مەچینیان لۆ کڕیمە چونکە حەزم لێ بوو لە ساڵی 55 ئەم مەچینەی درمانیم هەبوو